سەبارەت بە ئەم بابەتە گرنگە و بە تایبەتیش لە ڕۆژی گیانی بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان ئێمە میوانداری بەڕێز هۆشنگ عەبدوڵڵا شێخەمان کردووە کە توێژەری دەرونیە و پرسیارەکانمان ڕوو دەکەینەوە و هەکار پێشەوەی دەست بکەین بە یاخود بڵین بچینە ناو قوڵای بابەتەکە وتە باشە کە خەڵک گەزانێ هەموو ئەم مەترسیانەی هەیە بۆ پەنای بۆ دەبن کەواتە کاک هۆشنگ بەخێر هاتی بەیانێکی باش با یەکسەر پرسیارەکە لە تۆ بکەین کە ئەزانن هەموو ئەو مەترسی بەدواوەیە سەروەت و ماڵ و سامان و کەس و کارە لە دەستی ئەی بۆ پەنای بۆ بن. زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە بێگومان ئەوانەیە ئێوە باستان کرد ینی جێگای گومانە لە بۆ هەموو کەسێک ینی لە بۆ ئەمە و لە بۆ ئەو کەسانەیە کە خۆشیان بەکاردێنن بە حکمی ئەمە ڕۆژانە لەگەڵ ئەو کەیسانە تەحموول دەکەین لە چاکسازەکانی هەرێمی کوردستان ینی ئەگەر ئەمڕۆکە ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەرە هەموو ساڵێک لە 26/6 ینی تەمەشا بکەین ئەو مادەیە ڕۆژانە ڕۆ لە زیادبووندایە مادەی هۆشبەر ئەگەر سەرەتا بین پێناسە چ بکەین دەرێن هەموو ئەو مادانەیە کەوا مرۆڤ بەکاری دێنێ بۆ گۆڕانکاری لە مەزاج و ڕەفتاریدا وەکو وەڵامک بۆ پرسیارەکەی جەنابەت ئەو کەسانە بۆیە بەکاری دێنن چونکە گۆڕانکاری لە مەزاج و ڕەفتاریاندا ڕوودەدات بۆیە ڕۆژانە تەمەشا دەکەین ئەو کەیسانێکەوە لەسەر مخەدەراتە یاخود ئەو تەوانانەیەکەوە بە مخەدەرات دێتن ژمارەیان ڕوو لە زیاد بوونە بەداخەوە ینی کاک هۆشنگ بەو شێوازەیە مەبەستت کە پاڵنەرێک هەیە ئەم خەڵکانە پەنا بۆ بەکارهێنانی مادەی هۆشبەر ببن بێگومان پاڵنەرەکەیە یەکەم پاڵنەر کەوا زۆر ڕئیسیە لە بۆی کەسەکان زۆر مخەدەرات بەکاربێنن یان مادەی هۆشبەر بەکارن ئەو پاڵنەرە چێژە لەبەرەوەی هەر کەسێک کاتێک کە مادێک لەو مادانە بەکاردێنێتن چێژێکی زۆری پێدەبەخشێت بۆ نمونە خۆشترین چێژ کەوا تو بیری لێ دەکەیتەوە کاتێک کە تۆ دەگەی بەو چێژە لەوانەیە 300 هەتاوەکو 350 دۆپامی لە مێشکت دەڕژێتن چێژی لێ دەبینی واتە چێژێکی خۆشە بەڵامی یەک جار بەکارهێنانی کریستاڵ 1250 دۆپامی لەناو مێشکت دەڕژێت واتە چێژەکەی 3-4 قات بەرامبەرە بەو چێژێکەوە تۆ بیری لێ دەکەیتەوە هیچ چێژێک نییە هیچ شتێک نییە بەقەدەر مادەی هۆشبەر چێژ بەخش بۆ ماوەی چەند چێژەکە بەردەوام دەبێت ینی با کاتژمێرێک چێشە بێت وایە بەڵێ یان با ڕۆژێک گریمان با ڕۆژێک چێشە بێت دوایە چی بەڕێزان ئێمە ئەگەر باسی چێژ بکەین ڕاستە لەوانەیە چەند کاتێک بخانێتن لەوانەیە کەسەکە بڵێ چەند ساعتێک دەخانم چکە بەڕاستی من ڕۆژان لەگەڵ ئەو کەیسانێنە چکە لە چاکسازەکان کەیسەکان دێتە لای ئێمە بە تایبەتی نەوجەوانان و هەرزەکاران یعنی کە پرسیاری لێ دەکەی دەڵێ من چێژێکی زۆرم پێدەبەخشی بێتاقەتیم کەم دەکاتەوە ئینجا بێگومان بەپێی کەسەکانیش دەگۆڕێتن ئەگەر تو ئێستا باسی بکەیت ئەمە چەند ئاستێکمان هەیە لە ئەوانە کە بەکاری دێنن ئاستێکەم ئەگەر باسی بکەین تاقیکردنەوە هەندێک کەسمان هەیە تەنیا تاقی دەکاتەوە یەک زار تاقی دەکاتەوە لەوانەیە چێژێکی باشی پێوە بەخشێت چکە بێگومان بەپێی مادەکان دەگۆڕێت چێژەکانی هەندێک کەسمان هەیە ئاستی دووەم بۆ نمونە تەنها لە بۆنەکان بەکاری دەهێنێتن بۆنەیەکە سەفرەیەکە ئەوەی خۆمان ناوێ دەنێن گەعدە شتێک لەو بابەتانە تەنها لە بۆنەکان بەکاری دێنێتن دوای ئەوە دەڕوا هەڕەمەکە سەر دەکەوێتن دەگاتە ئاستی سێم ئاستی خوو پێوەگرتن کەسەکە خوی پێوە دەگری هێشتا نەگەیشتنە ئالوودەبوون تەنها خوی پێوە دەگریتن حەزی لێ بەکاری بێنێتن چێژێکی تایبەتی پێدەبەخشێتن ئاستی چوارەممان هەیە ئاستی خراپ بەکارهێنان زۆر بە خراپی بەکاری دێنێت خراپ بەکارهێنان چێ بۆ نمونە لەوانەیە لە هەفتەیەک 3-4 جار بەکاری بێنێتن خراپ بەکارهێنان ئایا باش بەکارهێنانی هەیە باش بەکارهێنانی نییە بۆیە دەڵێ خراپ بەکەنە زۆر بە خراپی بەکارێنێت جیاوازە لەگەڵ ئاسی تاقیکردنەوە بۆنەکان چکە بۆنەکان لەوانەیە ساڵی 2 بۆنەی هەبێتن ئەکرێت لەوانەیە 3 بۆنەی هەبێت ینی پێتان وایە وەکو توێژەرێک ئەکرێت کەسێک بۆ وەرگرتنی چێژێکی خۆش و کەشێکی خۆش بتوانن لە ساڵێکە بەکاری بێنێ ئاستەکان جیاوازە بەڵێ لەوانەیە هەندێک کەسمان ئێستا من کەیسم هەیە مەسەلەن دەڵێ من کە گیراوە دەڵێ من لەوانەیە 3 مانگ جار 1 جار بەکارم دەهێنا 8 مانە دەڵێ من ڕۆژانە بەکارم دەهێنا خراپ بەکارهێنانەکە ئاستی کۆتایی دەبتە ئاستی ئالوودەبوون کە کەسەکە گەیشتە ئاستی ئالوودەبوون تەواو یعنی لە کۆنتترۆل دەرچووە وەکو ئەوەی کە بە زمانی خۆمان قسە بکەین لە کۆنتترۆل دەرێتی ئەو کەسە کەواتە لە قۆناغی یەکەمەوە کە تەنها بۆ تاقیکردنەوە پلیکانەیە بەسەر دەکەوێت بەڵێ کەواتە هەرەبێ بەسەرکەوێ بچێتە ئەو ئاست بەپێی مادەکە دەگۆڕێتن بۆ نمونە کەسێک ئێمە عادەتەن وا باسی دەکەین دەڵێن ئەو دەواازانەی کەوا کەسەکە وارێ دەکات ئیدمان بێ یان ئەو دەواازانی کە کەسەکە وارێ دەکاتن بۆ نمونە بگاتە ئاستی سەرەوە هەڕەمەکە لەوانەیە مادە یاساییەکان بن چکە مادەی هۆشبەر ئاگادار بە
هەندێک مادەمان هەیە یاسایینە وەکو کحول جگەرە، هەندێک مادەمان هەیە نایاسایینە وەکو کریستال، هیرۆین، کۆکاین، ماریوانە ئەوانە. یعنی دەڵێن مادە یاساییەکان دەواازەیەکە بۆ گەیشتن بە مادە نایاساییەکان. زۆربەی ئەو کەسانێک کە پرسیاریان لێ بکەیت تەنانەت نەوجەوانەکانی خۆشمان یعنی لە تەمەنی 14 و 15 ساڵیدایە کە پرسیاری دەکەی مادە وەشبەری بەکارهێناوە، ئەمە عادەتەن پرسیاری چەند دەکەن دەرێن کحول بەکاردێنی زۆربەیان بەکاران هێناوە، جگەرە هەر هەمویان بەکارهێناوە، دەتوانم بڵێم 199 جگەرە و کحولی بەکارهێناوە. اینجا دوایی گەیشتۆتە مادە نایاساییەکان کە مەسەرەن هیرۆین بەکاردێنێ، ماری جوانە بەکاردێنی، کریستاڵە. باش ئەوە زانیمان چیە و مەترسیەکانی چین، بەڵام کەسێک توش بووە لە ڕێگەی هاوڕێیەکی لە ڕێگەی بینینی فیلمێک ڤیددیۆیەک چۆن واز لێبینی کەسێک چۆن دەتوانێت خۆی دروخاتەوە؟ بێگومان ئێمە کەسێک کە تەواو زانی ئەمە تووشی ئەو مادەیەوە ئینجا ئایا لە ڕێگەی کەسوکاریەوە بێتن یاخود لە بەخۆی لەوانێت چکە بەڕاستی من کەیسم هەبووە بەخۆی هاتووە یعنی چوە داوای کردووە کاکە دەمەوێتن چارەسەرم بکەن، یعنی ئێستا ئەو کەیسانەمان هەیە مەسەلەن یەکەم شت دەبێت بەپەلە چارەسەر بکرێتن، بەڕاستی سەردانی کەسێکی دکتۆرێکی دەرونی بکاتن یاخود چارەسەرکارێکی دەرونی. اینجا ئایا ئەگە کەسێک ئەو ڕۆشنبیری هەبێتن خۆی بتوانێت سەردانی کەسێک دکتۆرێک بکات یان سەرداری چارەسەرکارێک بکاتن ئەوە باشە، ئەگەن نا ئەوە ئەرچی دایک و باوکە دەبێت بە زووترین کات پەلە بکرێت لە چارەسەرکردن، لەبەر ئەوەی هەرچەندە زوو دەست بە چارەسەرکردن بکرێتن زوو هەڵوستی نیشانەکان بناسیەوە ئەتوو چارەسەرکردنەکەی ئاسانتر دەبێت. بەڵام کەسێک ئەگەر گەیشتە قۆناغی چوارەم و پێنجەم بێگومان چارەسەرەکەشی زۆر قورس دەبی لەوانەیە بە مانگ و بە ساڵی دەوێت. باشە پێشەوەی پرسیارێکی گرنگ هەیە بیکەم کە چارەسەریەکان لە هەرێمی کوردستان لە بەرامبەر توشبووەکانایە ئەمێ ئەوە نەبزانم ئەوانەی کە تووشە بن لە سەرەتاوە هەتا کۆتایی چۆنە ناسرێنەوە، چۆن خانەوادەیەک هاوڕێک کۆمەڵێک هاوڕێ بزانن کە یەکێکیان ئەندامێک توش بووە. ئەم پرسیارە زۆر جوانە. نیشانەکان بەپی ئاستەکان دەگۆڕێتن، یعنی بۆ نمونە کەسێک لە ئاستی تاقیکردنەوەدا بێ نیشانەکانی کەمترە لەوەی کەسێک لە ئاستی ئاڵوودەبووندا بێت. ئێمە دەتوانین بڵین سێ ئاستمان هەیە. ئاستی سەرەتا ئەوانێک کە توش دەبن 2 بۆ 3 نیشانیان هەیە، ئاستی مامناوەند 4 بۆ 5 نیشانیان هەیە، ئاستە قورسەکە 6 نیشانەی هەیە، 6 نیشانە بەسەرەوە. ئەگەر باسی نیشانەکان بکەین کەسێک بۆ نمونە تەمەشا دەکات مەسەلەن کاریگەری چی دەکاتە سەر ئەو کەسە لە 5-6 لایەنە و کاریگەری دەکاتە سەری، یەک لەوانە لایانی دەرونیە، ئەو کەسە لایانی دەرونی تێک دەچیتن، لەوانێ زوو تووڕە دەبیتن، خەوی تێک دەچیتن، خەو خاڵی یەکەمە. یعنی ئێستا من ئەو کەیسانێکە هیتم یەکەم نیشانیان کەوا زۆر زۆر بەدەستیەوە دەناڵێنن خەوە ناخۆن بە هیچ شێوەیەک، یعنی خەویانە ناکەوێت. بۆ منە کەیسێک کە دێتە لای من تەماشا دەکەم ئەمن هیچ هەڵنەستاوە، کەیسەکانی تر باز دەکەن دەڵێن ئەمە 2 ڕۆژە بەس خەوتووە، 3 ڕۆژە بەس خەوتووە، کە پرسیاری لێ دەکەین بۆ نمونە کەیسێ ئەڵێ من کاتێک کە کریستاڵ بەکاردەهێنم چۆ زۆربیان کریستاڵ بەکاردێنن لە کوردستان دەڵێ من بە 3-4 ڕۆژ نانوم، بە هیچ شێوەیەک نەنووسمە، بە هیچ شێوەیەک. کاتێک کە واز لێ دەنێ عادەتەن کە دێتە ناو دەستگا چاکسازیەکان لێوێ ناتوانێت ئەو مادەیە بەکاربێنێتن معدل دەنووتن وەکو تەعویزێک لێ بۆ ئەو چەند ڕۆژێک کە نەخەوتووە. یعنی تەماشاکە نیشانەکانیان زۆر زۆر جیاوازە، یعنی زۆر زۆر ئاڵۆزە، زوو تووڕە دەبی، زوو هەڵدەچی، مەسەلەن خواردنی خراپ دەبیتن، بێجگە لەوەی ئەگەر لە ڕووی جەستەییەوە تەماشای بکەین لاواز دەبیتن، یعنی جسمی زۆر دەگۆڕێت، تەماشای دەمودانی دەکەی هەمووی ڕەشە کلۆرە مەسەلەن ئەوانیان زۆر زۆر ڕەش دەبیتن، یعنی بیلبیلەکانی چاویان هەمووی تەسک دەبیتەوە، چاویان سوور دەبیتەوە، لەبەر ئەوەیە زۆربیان تەماشا دەکەی قەترەیان پێیە، یعنی بۆ ئەوەی ئەو چاو سووربوونەوەیان نەمێنێ قەترە لە چاویان دەکەن. ئەگەر تەماشای دەستیان بکەی هەموو شین و مۆر بوویتەوە، بینی پەنجەکانیان دیارە مەسەلەن هەمووی چکە دەرزیان بەکارهێنە، ئەوانی بە تایبەتی زۆر مادە قورسەکان بەکاردێنن، ئەوانی کە لە ڕێی دەرزی و لە ڕێ ئەوانەوە بەکاردێنن کە مادەکان زۆر زۆر جیاوازە، ڕەش و شین دەبیتەوە. ئەگەر باز بکەین مەسەلەن کاریگەری لە ڕووی کۆمەڵایەتیەوە تەماشا دەکەین بەردەوام کێشەی هەیە لە ماڵێ، شەڕ دەکات لەگەڵ خوشک و برایەکانی، لەگەڵ دایک و باوکی، مەسەلەن ئەگەر گەورە بێ لەگەڵ خێزانی زۆربیان پەرتەوازە دەبن، مەسەلەن لە خێزانەکانیان زیادە بنەوە. ئەگەر باسی بکەین کاریگەری پیشەکەی لە دەست دەداتن، بۆ منە ناتوانێت بەیانیان سەعات 8 ئەگەر تۆ بێ بڵێ 8 لێرەکانە بە ناتوانێت 8 لێرە بێ، لەوانەیە سەعات 10 لێرە بێتن. بۆ منە ئەگەر دوکاندارە دوکانەکەی لە دەست دەداتن، ئەگەر قوتابیە تەماشا دەکەی زۆربیان ناسنە قوتابخانە، وازم لە خوێندن هێناوە. نیشانەکان زۆر یعنی کاریگەریەکان لەوانەیە لە ڕووی یاساییەوە تاوانێک ئەنجام بداتن، قەتڵ دەکات مەسەلەن دزیەک دەکاتن، یعنی کە پرسیاری لێ دەکەی دەڵێ من وڵی بەخۆشم نازم ئەو دزیم چۆن کردووە. باشە کاگۆشان لە خۆی نەبووە. بینینی فیلم و دراماکان تا چەند کاریگەری دەمێنێ لەسەرت کاتێک کە تۆ
سەری فیلمێک یان درامایەک دەکەی پەیوەستە بە بەکارهێنانی مادەی هۆشبەر ینی بۆ نمونە ڕەنگە زۆربمان برێکینگ بادمان بینی بێ وانە برێکینگ باد لە دیارترین ئەو درامانەیە کە باس لە بەکارهێنەران و بازرگانانی مادەی هۆشبەر دەکا ئەگەرچی ینی وەکو دراما جوانە بەڵام کۆتاییەکەی ئەمیش بە هەمان شێوە لە ناوچوون و تێکچوونی شیرازەی کۆمەڵگا و خێزانەی هەموو ئەمانە تۆڵی زۆر جار ئەوە بە ڕووە تێگەیشتنەکەی دەرنەکەوێ کەسانێک ینی وەکو هاندان وەری بگرن بێگومان کاریگەریان هەیە بەسمان لەسەر نەوجەوانان و هەرزەکاران چکە بەڕاستی ئێستا ئەگەر تەمەشا بکەین ئامارەکان هەرچەندە ئامارێکی زۆر دقیق نییە بەڵام زۆربەی ئەو کەسانی کە تووشی دەبن لە 14 و 15 و 16 ساڵی تووشی دەبن یعنی ئەو تەمەنە تەمەنی هەرزەکاری عادەتەن لەو تەمەنەش ئەمە هەمومان بەو تەمەنیدا ڕۆیشتینە یعنی لاساییکردنەوە زۆرە کاتێک کە تەمەشای فیلمێک دەکاتن لەوانەیە من و تۆ کە سەیری ئەو فیلمە دەکەین شتە باشەکانی لێوەردەگرین لەوانەیە سەیری نەتیجەکەی دەکەین بەڵام ئەو کەسە هەرزەکارە یعنی بیرکردنەوەکانی وایە تەنها ئەو شتانە وەردەگرێت کە چێژی پێدەبەخشن بۆ نمونە حەز دەکات لاسایی بکاتەوە تەماشا دەکەن ناو فیلمەکان ئەوانەی کە بەکاری دەهێنن مەسەلەن چەند کەسێک لە چوار دەورانە وەکو باندێکیان لێ دێ مەسەلەن حەز بە بەرپرسیارەتی دەکات ئەو کەسە لاساییەوەی دەکاتەوە ناڕوا بە دوای کۆتاییەکەی تەماشا دەکە هەمووی ماڵوێرانیە هەمووی مەسەلەن لە دەستدانە کوشتنە مەسەلەن جەستێک تێک دەچی ئازارەکانە بێگومان ئەوانە هەمووی کاریگەری دەکات بە تایبەتی سەر هەرزەکاران کاک هۆشنگ چەند پرسیارێکت بە خێرایی لێ بکەم ئەگەر بە کورتی وەڵام ببیتەوە ئایا ئاستی تووشبووان چۆنە بەرز بۆ تۆ ئەم ساڵ یان زیاد یان کەم ساڵانە ئەمە نزیکەی 12 ساڵ لە چاکسازی ئیش دەکەم طبعا ئامارەکان ئەمە دەبینین ڕۆژانە یعنی هەر ساڵە و نەوەیەکە لە شەڕی داعشەوە تاوەکو ئێستا بەڵام ئێستا و پار ساڵ 2022 ڕێژەکە زۆرە زۆر یعنی لە بەرامبەر ئەو ڕێژە زۆرە چارەسەر هەیە و ئافرەتان لە بەرامبەر ئەو ڕێژە زۆرە چارەسەر هەیە بەداخەوە یعنی بەڕاستی من دەبێ ڕاشکاوانە قسە بکەین ینی وەکو پێویست نییە بەڵام ئێمە بە هەموو شێوەیەک هەوڵمانداوە لە جگە چاکسازیەکان ئێمە وەکو توێژەرانی دەرونی وەکو چارەسەرکار لە ڕێی جەلساتی نەفسیەوە بەردەوام لەگەڵیانداین ئیش لەسەر نیشانەکانیان دەکەین بۆ منە کەسێک کە خەوی تێک دەچی ئێوە ینی ئیشتان کردووە لەسەر بازرگانەکان لەسەر ئەوانەی کە بازرگانەکان ئیشی مەنیە ئەوە ئیشی دەوڵەتە چکە بەڕاستی کۆنتترۆلکردنی مادەی هۆشبەر و بە هەمان شێوە چارەسەرکردنەکەشی هەمەلایانەیە بە من و بە تو و بە کەسی شتر ناکرێتن هەمەلایانەیە یعنی ئێستا ئەمە چەندین ساڵە جۆمان لێ دەبی کەەوە ئەکادیمیایەک دەکرێتەوە لەلایەن وەزارەتی تەندروستی وەزارەتی کارەوە کە ئەو کەیسانە ئێمە عادەتەن هاوار دەکەین تکایە ئەو کەیسانە شوێنیان چاکسازی نییە ئەو کەیسانە دەبێت دەستگایە بکرێتەوە ئەکادیمیایەک بکرێتەوە ئەو کەسانە لێوێ بن توێژەرانی دەرونی پزیشکانی دەرونی کاریان لەسەر بکەین خۆشبەختانە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان لە بەرنامەیەدای وەبزانم شوێنەکەش دیاری کراوە لە راپۆرتەکەی ئێوە بوو نازم کەناڵێک بوو بینیم یعنی پێویستە بەپەلا ئەو شتە بکرێتن وەزارەتی کار وەزارەتی تەندروستی بە هەمانجی دەیکاتن تەسەوڕ دەکەم ئەوە بکرێتن زۆر باش دەبن ئەوەی دیکەشی کە مەسەلەن کە ئیشی دەستگا ئەمنیەکانە کۆنتترۆلکردنی سنوورەکانە چکە بەڕاستی ئێستا هەرێمی کوردستان بەداخەوە وەکو پردێکی لێ هاتووە لە بینی وڵاتاندا ینی زۆر بە ئاساین دەگات خۆ دەزانی ینی چواردە ورمان لەوانەیە بیانەوێ چۆن ئێمە بەشەڕ لە ناو بەندیانێ بە مادەی هۆش بە لە ناومان بن لەبەرەوەی ئەگەر تەماشا بکەین ئەو مادەیە زیانی زۆرە بە هەمان شێوە هەتاوەکو ئەو مادانە ڕوو لە زیاد بووندا کۆمەلگا بەرەو وێرانی و خراپبوون دەڕوات مامۆستا هۆشنگ عەبدوڵڵا شێخا توێژەری دەرونی زۆر سپاس بۆ تۆ بەم بەیانی لەگەڵمان بوویت زۆر سپاس بۆ ئێوەش زۆر سپاس